چەند ڕۆژی داهاتووە بینین لە بەغا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان چێتە بەغا بۆ پێکەنانی کابینەی نوێ حکوومەتی عێراقی. من تەمە ناکەم کابینەکانی پێشوەک پێویست نەبوونا. ئەم کابینەی حکوومەتی عێراقی کە پێک دێت ئەولوێتی داواکارەکانی کورد پرسی جینۆساید بێت. بەڕاستی زۆر خەمساردن وەک پێویست نەبووە. ئێستا چەند ڕۆژی داهاتووە بەغا بینین هەمویان داوای پلە پۆست و وەزارەتەکەن. من تەمە ناکەم پرسێکی نیشتیمانی وەکو جینۆسایدی کورد وەکو ئەنفال لەلایەت نەکەن خاڵی یەکەم بێ لە داواکارەکانی دانوستانی حکوومەتی کوردی لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ پێکەنانی کابینەی نوێ حکوومەتی عێراقی. ئەمە بەرپرسیارەتێکی مێژوویە. من ئەیخەمە ئەستۆی دەسەڵاتدارانی هەرێم، ئەیخەمە ئەستۆی ئەو لایەنانەی کاتن لە بەغدا حکوومەتی عێراقی پێک دێنن. یعنی ئەو ڕووفاتانە پێویستە بە زووترین کات بێنەوە خاکی هەرێمی کوردستان. ئەمە چەندین جارە چەندین ساڵە یاد لەسەر یاد ئێمە داوایەکەین. تەمە ناکەین و گۆڕانێتتر زووتر هەڵدێنێنەوە. زۆر خاوەنتایە پرۆسەکە بە شێوەیەکی خاو بەڕێواتێت. توانم بڵم ڕاگیراوە وەک پێویست نییە. ئەمانە هەمووی ئازاری ئێمەدا. ئیسەی لە هیچ وڵاتێ نەڵێن ئەنفالیانی حسابی هیچیان بۆ ناکەن، نەڵێن کیمیا باران هەیە حسابی هیچیان بۆ ناکەن. هەموو ساڵە برینەکانمانە کولێنەوە مادەم ئیش بۆ ئەنفال ناکەن و سوعال لە ئەنفال ناکەن و لە هیچ کەناڵێ باسی ئەنفال ناکەن، بائیتر نەیاندین و نێنە مۆمینەتی ئەنفال و زامی ئەنفال نەکولێنەوە بە هیچ شێوەیە نێنە بەرچاومان باگمانکەن و بڵێم ڕۆ یادی ئەنفال یادی ئەنفال نەکەن. ناشی ڕازیش نییە ئەوەی ماڵمان ئەنفالەکەی بەرامبەرین یادی ئەنفال بکەن بەو خوا هەمویان هەڵە فڕین و حیامەشمانەوەن بڵێ کەوتونەتە سەریان و لیان داون و بەردیان تێکردوون بانێ بە کۆمەڵانە بۆ عارب کردمانێ ژێر خڕ عارب هەڵمانەداتوە لەبەرچی لەبەرەوە بڵێن ئۆخەی وڵا خۆشمان کردمەژێ خۆشمان ئەویان لەکەین نەوەڵڵا ئەوان غیرەتیان بێ با خەڵکی خۆما بنێ لەبەرەوە نەک دوو کۆسرەت دوو ساری گەورە بگرن نە پاسە گەورەکان و خەڵک بەر نەخوارە پارە بدەن بۆیە ناوێرن ئەوە زەرەریان لەکەوێ بە قوربانی. چەندین ساڵە چاوەڕێن کەوا ئەو گۆڕە بە کۆمەڵانە بگەڕێنەوە ئێستا لەم کاتەدا کەوا یەکێتی و پارتی لە ئەوەدان کە حکوومەت پێک بێنن ئێمە داواکارین لێیان کەوا ئەو گۆڕانە بێنەوە تا ئێستا هیچ ناتۆتەوە ئەوانەی کەوا هاتۆ شەوتەوە تا ئێستا فاسی دێنیان بۆ نەکراوە کەسش نازانێ ئەمە کەسی چێ و هیچ چێ. بەڵێ ئێمە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بکا بۆ کەسوکاری ئەنفال بۆی هومێدیشی هەبێ بۆی ڕووفاتەکان بگەڕێتەوە. ئێمە تا ئێستا هیچ هومێدێکمان نەبووە لە ئێستا بەدواوە ئەگەر ئەمە نەکەن ئیتر خەڵکی کەسوکاری ئەنفالش بەڕاستی ئەوە وەکو ڕابردووی لێدێ کەس ئێستا ئێمە هەموو یادەکان لە یادەکانی ئەنفالە خەڵک بۆیە نیگەرانە هیچ بۆ کەسوکاری ئەنفال ناکرێ لە یادەکانە چەند جار وادەدەن و دوای ئەوەش ڕووفاتەکان نایەنەوە بێشنەوە فاسی دیێنەی بۆ ناکرێ ئەوە لە خۆیدا وەردەوەردە سار دەبێتەوە ئەبێ بەڕابرد بەرەوەی سمپڵی خوێنم بۆ نەکراوە فاسی دیێنێ نەکراوە کە نەشکرابێ ئیتر من چی بچم لەسەر قەبرەکەی بگرێم توزانم چییە. لە مۆنومنتی ئەنفال ئێستا ڕووفاتی 838 ڕووفاتی لێیە دیارە لە شوێنەکانی ترش هەیە لە گەرمیان هەیە لە دوکان هەیە لە چەر شوێنی کە ڕووفاتی ئازیزان هێنراوەتەوە بە خاکسپێراوە بەڵام زۆرترینیان لە مۆنومنتی چەمچەماڵەوە ئەمانە هەمویان سەمپڵیان لێوەرگیراوە لەبەر ئەوەی لە کۆی 1970,000 مرۆڤی کورد نزیکی 2500 ڕووفات هاتوتەوە خۆی لە ڕابردووە کار کراوە بەڵام ئەو کارانە لە ئاستی پێویستانە بووە ئەبێ چونکی کەیسی ئەنفال و جینۆسایدی گەلی کورد کەیسێکی نێودەوڵەتیە پێویستە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا و پەرلەمانتاران لەوێ و لەم دانوستانەی کە حکوومەتی عێراقی پێگەهێنرێت یەکێک لە ئەولەوێتی ئەو پرۆژانە یا ئەو داواکاریانی حکوومەتی هەرێم ئەوە بێت کە ئەم کەیسە بە جینۆساید بناسێنێت لەسەر ئاستی بەغا چونکی بەغا دەوڵەتە بەغا ئەتوانێت لە ڕووی یاساییەوە کاری لەسەرکاوە لە ڕووی نێودەوڵەتی شۆکاری لەسەرکە بۆیە ئەمە ئەبێ بکرێت لە کاتی پێکهێنانی حکوومەتی عێراقیە بکرێت بە مەرج و یەکێک لە مەرجەکانی پێکهێنانی حکوومەتی عێراقی بێ لە ڕابردووە ئەمە نەکراوە بە مەرج. خوایە گشتان برێن ئامین خوایە ئەوەی غەد لە کەسوکاری شەید و ئەنفالەکە خوا تڕۆی کەی خوا بیڕمێنی